شتێکی باش ئەوەیە کە کردی بێتم زۆر گەڕان و وردبوونەوەیە لە دەرسەکان و سێرچکردن بە دوایاندا بە تایبەتی لە بابەتی پرۆگرامینگ کە زۆر پێویستی بە سێرچ و وردبوونەوە هەیە تێیدا. باشەکەیەوە بکە ڕۆژانە پراکتیسی زۆرم دەکرد. یەکی لەو شتانەی کە لە مەرحەلەیەکا کرد موسودم لێوەگرت ئەوە بوو جگەل لە مەنهەجی خۆم هەوڵمدا لە مەنهەج دەرەکیشا خۆم بەرەو پێشەوە بم بەردەوام تێیە. ئەمە شتێک بوو لەوە کارنی کە بتوانم ئیشێکم دەستکرد. ڕای من هەوڵدان خۆتان بدۆزنەوە لێک لە بارەکان زیاتر پەرە بە خۆتان بدەن لەو بارەدا تا بگەنە ئەو ئاستی بتوانن خزمەت بکەن. ئەوەی کە سوودم لەبینیوە لە مەرحەلەیەک بەرەو پێشبردننی تایپینگم بووە لەو بارە بەرەو پێش بچی زۆر فەرق دەکا، یعنی بەراورد بە کەسێکی ئاسایی هەموو کات تۆ نیوەی کاتەکەت بۆ دەگەڕێتەوە. یەکێک لەو شتانەی کە پەشیمانیم لەکردنی بەشداریکردن بوو لە کۆرسی هاینە. یەک لەو شتانێک کە لە مەرحەلەیەکا کردم و لێی پەشیمان و ئەوەیە کە گرنگی تەواو بە دەرزەکان نەداوە خۆیان پێ نەداون. هۆکاری سەرەکی ئێمەش ئەوەیە کە حەزێکی زۆرم نەبوو بە دەرزەکانی حەزەکەم کەم بووە، بەڵام بەئەکید ئەوانش گرنگی خۆیان هەیە. هەڵەی من لە مەرحەلەیەک ئەو بکە شەرم ئەکرد لە کلاسە پرسیار لە مامۆستای بکەم ئەوەی مەکەنەگۆ، یعنی هەر شتێک مهێرن بەسەرتان بڕات لە هەر شتێک تێنەگەیشتن لە کلاس پرسیار لە مامۆستای بکەم. وە لە کاتی کۆدنووسیندا تووشی سادبوومە بوومە. یەکێ لەو هەڵانەی کە ئەم کرد ئەوە بوو ڕۆژانە دەرسم ناکرد. و ئەوەی لێی پەشیمانم لە مەرحەلەیەک هەموو کات هەوڵی ئەوم داوە باشترین کۆد بنووسم. هەوڵی ئەومەدە باشترین کۆد بنووسی، هەوڵ بدە کۆدێک بێ و بتوانرێ ئیش بکە، ینی ئەنجامێکی هەبێ. دوای ئەوە ئینجا هەوڵی باشترکردنی کۆدەکەی خۆت بدە. ساربوونەوەم لەسەرەتا چونکە بەحسی خۆم نهاتمەوە بەشە.